سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان ترسی ڕژیم لا بەڕێوەچوونی نەورۆز لە سەراوڵە و پێداگیری خەڵک لە گیلان غەرب سەپاندنی سزای زیندان بەسەر برای نەمەر فوئاد قەدیمی لە دیواندەرا چوونە سەرەوەی 43 لە سەدی ئاماری ئەعدامی ژنان لە ئێران هێرش بۆ سەر پوریا زارعی بەڕێوەبەری شەبەکەی ئیران ئینتەرنەشناڵ ڕێگری چالاکانی مافی مرۆڤ لە دیپۆرتکردنەوەی پەنابەرێکی ئێرانی لە ئەڵمان و دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و حەماس. درێژە هەواڵەکان ترسی ڕۆژیم لە بەڕێوەچوونی نەورۆز لە سەراوڵە و پێزاگیری خەڵک لە گیلان غەرب ڕۆژی هەینی جای خاکەلێوە ناوەنجامنیەتیەکان ڕێگەیان نەدا مەراسمی نۆرۆز لە شاری سەراوڵای سەر بە پارێزگای ئیلام بەڕێوە بچێت بەڵام خەڵکی ئازادیخوازی ناوچەی گەواور لە گیلانی غەرب مەراسمێکی شکۆجاریان بەڕێوە برد. بە پێزانیاریەکان ناوەنجامنیەتیەکانی ڕۆژیم لە سەراوڵە بە بانکردنی بەڕێوەبەرانی ڕێڕەسمی نۆرۆز و هەڕەشەکردن لیان هەوڵی هەڵوەشانەوەی ڕێڕسمەکەیان داوە. هەروەها بەکرێگیرەوانی حکوومەت بە داخستنی ڕێگای شوێنی مەراسمی نۆرۆز لە سەراوڵە و جێگیرکردنی هێز ڕێگریان لە بەڕێوەچوونی مەراسمەکە کردووە. لەلایەکی دیکەوە خەڵکی ناوچەیە گەواوەری سەرباش شارستانی گیلان غەرب سەرەڕای گوشاری ناوەنجامنیەتیەکان مەشغەڵی ڕزگاریان داگیرساندووە و با جلوبەرگی کوردی لە دۆر ئاگری سەرکەوتندا سەمایان کردووە. لە هەواڵێکی دیکەدا وێڕای هەبوونی حجابانەکانی ڕۆژیم لە بەندەری گەناوە کشان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە تەنیش کەنجاوی فارس ڕەقس و سەمایان کرد و جەوێکی پڕ لە شایی و خۆشیان دروست کرد. پەیمان نوێکردنەوەی دادخوازانی بۆکان لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە ڕۆژی هەینی جێی خاکەلێوە بنەماڵی دادخوازانی بۆکان با کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بە پێوە وێنانەی بەدەستمان گەیشتووە بنەماڵی گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە لە شاری بۆکان هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادی خوازی ئەو شارە مەزاری قوربانیانی سەرکوتی ڕۆژیم لا بزوستنەوەی ژن ژیان ئازادیان گۆڵباران کرد. بەشداربووانی ئەو کۆبوونەوە بەڵێنیاندا لە ساڵی تازەی هەتاوی درێژە دەری ڕێگای پیرۆزی گیانبەختکردوان بن. سەپاندنی سزای زیندان بەسەر برای نەمەر فوئاد قەدیمی لە دیواندەرا بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دەستگای قەزای ڕۆژیم سزای 40 مانگ بەندکرانی بەسەر ئۆمێد قەدیمی برای هەمیشە زیندوو فوئاد قەدیمی لە گیانبەختکردوانی شۆڕەشی ژینەدا سەپاندووە. ئۆمێد قەدیمی تەمەن 33 ساڵ و لە ئەنجامانی بنەماڵی دادخوازانی دیواندەرا لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتی ئەنجامەتی لە کۆمەڵە سزای 32 مانگ بەندکران و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە حکوومەت سزای 8 مانگ بەندکران و سەرجەم سزای 40 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. هەروەها ناوبراو بە تۆمەتی بڵاوکردنەوەی پەڕۆپاگەندا بەمبەستی تێکدانی بیرۆڕای گشتی بە 8 ملیۆن و 500 هزار تمەن سزای نەقدی محکوم کراوە. بە پێ مادەی کۆکردنەوەی سزاکان قورسترین سزا واتە 32 مانگ بەندکران بۆ ئۆمێد قەدیمی جێبەجێ دەکرێت و 2 لە 3 ئەو ماوەیە بۆ ماوەی 1 ساڵ تعلیق کراوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود شەوی پێنجشەممانەوەی خاکەلێوەی 1403 کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی جەماڵ قادری بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری نەوسود بریندار کرا. بە پێ راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی پێنجشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ دراونەتە بەر دەستڕێژی گولا. لە ئەنجامی هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆڵبەران کۆڵبەرێک بە ناوی جەماڵ قادری خەڵکی مەریوان بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانەی پاوە گوازرایەوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان ڕۆژی هەینی جێی خاکەلێوە کرێکارانی ڕەسمی نەوتی شاغەڵ لە شەرکەتی فەلاتی قاڕا لە دوورگەی لاوان بۆ ژارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەغدەست وەلانانی ئەستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردووەکو باج لەسەر هەغدەستەکانیان کەمکراوە بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت
زابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و کۆچایی هێنان بە دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. چوونەسەرەوەی 43% ئاماری ئەعدامی ژنان لە ئێران. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە ساڵی 2023 زاینیدا زۆرترین ئەعدام لە نێوان نەتەوە جیاوازەکانی ئێران جێبەجێکراوە و ئاماری لە سێدارەدانی ژنان لە 43 هەڵکشاوە. بەپێی راپۆرتە دەستگای قەزای کۆماری ئیسلامی لە ساڵی 2023دا سەرجەم 834 کەسی لە زیندانەکانی ئێران لە سێدارەداوە کە بە بەراورد لەگەڵ ساڵەکانی ڕابردوو 43% بەرز بووەتەوە و تەنیا 15%یان لە مێدیا فەرمیەکانی ڕۆژین بڵاوکراوەتەوە. لە ساڵی ڕابردووی زاینیدا زۆرترین سزای ئەعدام لە نێو نەتەوەکانی کورد، بەلوچ و عەرەب لە پارێزگاکانی ئازەربایجانی غەربی و شەرقی، سیستان و بەلوچستان و کوردستان جێبەجێکراوە. لەو ڕێژەیە 167 کەسیان بەلوچ بوون کە 20% ئەعدامەکان ئەگرێتەوە. لە نێو ئامارەکاندا ڕێژەی لە سێدارەدانی ژنان بە نسبەت ساڵی ڕابردوو بەرزبوونەوەی تایبەتی بەخۆیەوە بینیوە و 22 ژن لە زیندانەکانی ئێران ئەعدام کراون کە زۆرترین ڕێژەی تۆمارکراوی ئەعدامی ژنان لە ساڵی 2013 تا بە ئەمڕۆ بووە. کوژرانی شارۆمەندێکی بەلوچ لەلایەن بەکیلەگیریاوانی ڕژیم. ڕۆژی هەینی جەی خاکەلیوە شارۆمەندێکی بەلوچ بە ناوی شەهاب شەهنەوازی تەمەن 27 ساڵ لەلایەن بەکرێگیراوانی ڕۆژیم لە شاری خاش کوژرا. بەپێی راپۆرتی حاڵبەش ئێوارە ڕۆژی هەینی چەند چەکدار لە شەقامی سەرباز لە شارستانی خاش شەهاب شەهنەوازیان داوەتە بەر دەستڕێژی گولە و ناوبراویان بەرامبەر بازاڕی میۆفرۆشەکان کوشتووە. شاینی باسەکە کۆماری جەنایەتکاری ئیسلامی لە یەک ساڵی ڕابردوودا بەدەیان هاوڵاتی بەلوچی لە ڕێگەی بەکرێگیراوانیەوە لە شار و شارۆچەکانی بەلوچستان تیرۆر کردووە. ناڕوونی شارەنووسی بەنجکاوێکی بەساڵا چوو لە زیندانی ئەڤین. پەروین میرئاسان بەنجکراوی سیاسی تەمەن 66 ساڵ وێڕای تێپەڕکردنی 17 مانگ بەسەر کاتی بەنجکرانی لە زیندانی ئەڤین و بەڕێوەچوونی یەکەمین جەلەسەی جادگایکردنی لە مانگی ڕێبەندانی 1402 چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. عەرفان کەرەموەیسی پارێزەری پەروین میرئاسان لەو بارەوە ڕایگەیاندووە پەروین بە محاربە و ئەفسادولفیل ئەرز لە ڕێگەی ئیجماع و تەبانی دژبامنیەتی وڵات تۆمەتبار کراوە. ناوبراو ڕۆژی 13 خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری شیراز دەست بەسەر و بۆ زیندانی عادڵاباد گوازرایەوە. ناوبراو مانگی ڕێبەندانی ساڵی ڕابردوو ڕاگوێزی زیندانی ئەڤین کرا و چەند نەخۆشی وەکو پارکینسۆن و شەکرە هەیە، بەڵام لە دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەشکراوە. هێرش بۆ سەر پوریا زارعی بەڕێوەبەری شەبەکەی ئیران ئینتەرنەشناڵ. مێدیاکانی بەریتانیا ڕۆژی هەینی جەی خاکەلێوە ڕایانگەیان پوریا زارعی لە بەڕێوەبەرانی شەبەکەی فارسی زمانی ئیران ئینتەرنەشناڵ پاش چوونەدەرەوە لە ماڵەکەی لە شاری لەندەن لەلایەن چەند هێرش بەرەوە بە چەقۆبەریندار کراوە. بە پێزانیاریەکان دۆخی تەندروستیە و مۆجریە تەلەڤیزیۆنە پاش هێرشەکەی ڕۆژی ڕابردوو لە شاری لەندەن جێگیرە و ئێستا لە نەخۆشخانە بەسەری کراوە. وتەبێژی پۆلیسی لەندەن لەو بارەوەتی هێشتا مەبەستی هێرشبەرەکان ڕوونیە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. ڕێگری چالاکانی مافی مرۆڤ لە دیپۆرتکردنەوەی پەنابەرێکی ئێرانی لە ئاڵمان. کۆمەڵێک لە چالاکانی مافی مرۆڤی ئاڵمان ڕۆژی پێنجشەممە 9 خاکەلەوە با کۆبوونەوە لە فڕۆکەخانەی فرانکفۆرت ڕێگەیان لە دیپۆرتکردنەوەی پەنابەرێکی شاغڵ لە شەرکەتی ئامازۆن بە ناوی ئەحسان مێ تەمەن 34 ساڵ گرت. پێشتر حسین برای ئەحسان ڕایگەیاندی بوو کە ناوبراو ڕۆژی چوارشەمە لە نزیک شوێنی کارەکەی لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و بڕیاری دیپۆرتکردنەوەی بۆ ئێران دەرچووە. ڕۆژنامەیە زوودۆیشە لە راپۆرتێکدا ڕوونی کردوێتەوە کە دادگایەک لە ئەیالەتی بایرن بڕیاری دیپۆرتکردنەوەی بۆ ئەحسان دەرکردووە. خواستی وەرگرتنی مافی پەنابەریەتیە و شارۆمەندە پێشتر و لە ساڵی 2019دا ڕەتکرابەوە و ناوبراو لەو ماوەیە بە شێوەی هەڵپەسێردراو لە ئاڵماندا ژیانی دەکرد. دوانزانیاری لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و حەماس. ڕۆژی هەینی جەی خاکەلێوەی 1403 ئەرتەشی ئیسرائیل هێرشێکی چڕوپڕی کردە سەر غەزا، سووریا و لۆبنان و زەیان کەسی کوشت و بریندار کرد.
بە پێزانیاریەکان فەرماندەی موشکی حەزبۆڵای لۆبنان بە ناوی عەبدولحەسەن نەعیم و چەند هاوڕێ لە هێرشی پەهبادی ئیسرائیل بۆ سەر ئۆتۆمۆبیلەکەی لە ناوچەی بەزوویە کوژراوە و ڕێژەی کوژرانی ئەو گروپە لە 24 کاتژمێری ڕابردوودا گەیشتوتە 15 کەس. لە لایەکی دیکەوە دەیان فەلەستینی لە هێرشی ئاسمانی بۆ سەر شەنخانی و لە ڕەفەح و دەوروبەری نەخۆشخانەی شەفا لە ناوەندی غەزە کوژراون و بریندار بوون. وەزارەتی بەهداشتی غەزەش ڕۆژی ڕابردوو ڕایگەیان کە ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە بۆ 32623 کەس بەرز بووەتەوە. هەروەها ماڵپەڕی فەرمی دەوڵەتی سووریا سانا ڕۆژی هەینی ڕایگەیان 44 کەسی نظامی و مەدەنی لە هێرشی فڕۆکەکانی ئیسرائیل بۆ سەر شاری حەلەب کوژراون و دەیان کەسی دیکەش بریندار بوون کە باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. دووە هەواڵ دەستبەسەرکردنی چەند ئەنجامی خێزانێک لەلایەن تاڵیبانەوە لە کابۆل. کاتژمێر 8 بەیانی ڕۆژی هەینی چەکدارانی تاڵیبان سێ کچ و کوڕی ئەنجامی خێزانێکی دژبەری ئەو گروپەیان لە شاری کابۆل دەست بەسەر کرد. بە پێزانیاریەکان ئەو سێ کچە و براکەیان بە ناوەکانی ئازادە، ئێلاها، نادیا و یەحیا ڕەزایی بە بیانی و ڕەخنەگرتن لە حکوومەتی تاڵیبان لەلایەن چەکدارانی ئەو گروپەوە ڕەفێنراون و بە دووەداچوونی بنەماڵەکەیان تا بە ئەمڕۆ بەیاکان بووە. لە هەواڵێکی دیکەدا چەکدارانی تاڵیبان لە گوندی نورەک لە وەلسواسی پەسابەند کچێکی تەمەن 17 ساڵیان بە بیانوی هاوسەرگیری نەکردن لەگەڵ چەکدارێکی ئەو کروبە ڕفاندووە و بنەماڵەکەیان ئەشکەنجە و ئازارداوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.